وەفدێک لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سەرۆکایەتی دکتۆر جوان ئیحسان بە سەردانێک گەیشتە شاری خانەقین لە دەستپێکی سەردانەکەیاندا مەڵبەندی هەشتی خانەقینیان بەسەر کردەوە. دەستخۆشی لە هەواڵانمان لە فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق دەکەین کە بەڕاستی ماوەی زیاتر لە 10 ڕۆژە هێڵێکی و پەیوەندیکی بەردەوامیان هەبووە لەگەڵمانە لەسەر هێڵ بوونە بۆ ئەم ڕووداوە تیرۆریستیانە کە لەم ڕۆژە ئەخیرانە کە ڕوویان داوە لە خانقی و ئەرکی خۆیان جێبەجێ کردووە چ بە پەیوەندی و چ هەوڵەکانی خۆیان یانیش خستووە گەڕ چەندین کۆبوونەوەیان کردووە بۆ دۆزینەوەی چارە ڕێگای بۆ وەزع ئەمنیەکەی شاری خانەقین. دواتر لەگەڵ قایمقامی قەزای خانەقین و لێپرسراوانی ئەمنی کۆبنەوە سەبارەت بە دۆخی ئەمنی لە شارەکە و لە کۆبنەوەکان قەرار درا کە لەم نزیکانە ئیش بە تەنسیق بکرێ و ئەو لیژنە تەفعیل بکرێ کە کاتی خۆی باس لێ کراوە لە ناوچەکە. سەردانەکەمان بۆ لای جەناوی فەخامەتی سەرۆک کۆمار بە دوواداچوونێکی زۆر و خەمخۆریکی زۆر بە متابعەی جەنابیەوە دیار بوو و کاتێکیش سەردانی هەردوو وەزیری بەرگری وەزیری ناوخۆی حکوومەتی فیدرالمان کرد بە هەمان شێوە زۆر بەباشی تەبەنی ئەو مۆزوعیان کردووە و هەوڵی جدیشیان داوە و بەڵێنیشیان پێداین کە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران موستەفا کاظمی و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەوڵێکی تەواو دەدەن بۆ گەڕانەوەی سەقامگیری بۆ خانەقینی خۆشەویست و ناوچەکانی دەوروبەری و هەمان هەنگاویش ماداوە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر کەمە خەمی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکەیەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەر لە درێژەی سەردانەکەیاندا نوێنەرانی کورد سەردانی ماڵی کە سوکاری شەیدەکانی پەلامارە تیرۆریستیەکەی ئەم دوایە گوندەکانی مێخاس و مبارەک و تەفرەقەیان کرد. شوێنی پێکەوە ژیانە بەڵام ئەمڕۆ بەداخەوە ئەبینین بۆتە شوێنێکی کە غەدرێکی زۆری تیا ئەکرێەوە ڕۆژانە ئێمە شەهید ئەین لێرا ئێمە هاتوین وەکو فراکسیۆن بۆ ئەوەی لە نزیکەوە گوێبیستی خەم و پەژارەکانی ئەم شارە بین و بزانین چۆن بتوانین داکۆکی لە مافەکانی ئێرە بکەین بتوانین ئەمن و ئیستیقرار تا ئەو ئەندازی پێمانەکرێ بۆ ئەم شارە خۆشەویستە بگەڕێنینەوە و هەروە هاوخەمی و هاوسۆزی خۆمان بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدەکان دەرببڕین. فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵەکانیان بەگر خستووە بۆ گێڕانەوەی ئارامی و سەقامگیری بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ مەبەستەش چەندین کۆبنەوەی گرنگ و چارەنووسسازیان ئەنجام داوە لەگەڵ لێپرسراوانی باڵا لە حکوومەتی عێراق و دروستکردنی هەماهنگی لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێم بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی کردەوە تیرۆریستیەکان. دەشتی جەمال گەلی کوردستان، خانەقین.